بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتیتان شاد و کامران بێ. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شادمەوە بۆ هیوای جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان هونەرمەندێکی زۆر خۆشەویستە، بەڵام پێشەوەی بچینە دیداری فەرمون ئێوە ئەم راپۆرتە. هونەرمەندێکی ڕۆحسوو، هێمن و لەسەرخۆ، خۆشەویست و لە خۆ بردوو، دەمێکە وەک ئەکتەرێکی سەرکەوتوو لە ناو شانۆ و لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان بوونی خۆی سەلماندووە. ڕۆژانە ئەوەی لە نێو بازار وەک کاسبکارێک و وەک هونەرمەندێک و پێشتریش وەک فەرمانبەر بینیوێتی و بیستوێتی و لە قسە خۆشە بەناوبانگەکانی خوا لێ خۆش بوو. کەریماغای باوکیەوە بە میرات بۆی مابێتەوە بە چوارینە خۆشەکانی دەری بڕیوە کە ئەم چوارینە و وتە و قسە خۆشانەش لە چوار بەرەکدا بە چاپی گەیاندووە بە ناوی کەشکۆڵی ئاغا و بەرگی پێنجەمیش لە ئامادەکردندایە بۆ چاپ. هونەرمەند عومەری کەریماغا، کوڕی کەریماغای مەلا سەعیدی حەموو سوراغای عەتار و خات و حەفسە عەبدوڕەحمان سەعیدە لە ڕۆژی 1 ساڵی 1944 لە شاری سلێمانی لە گەڕێکی کارێزی ئەحمەد زەنگەنە لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی بەشی وێژەیی هەر لە سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1969 بۆ یەکەم جار بە وتنی سرودێکی نۆرۆز چۆتە سەر شانۆ. ساڵی 1970 لەگەڵ خات و شیرین محەممەد ساڵە هاوسەرگیری کردووە و بوونەتە خاوەنی دوو کوڕبەناوەکانی کەریم و کاژا و کچێکیش بە ناوی کەنار. خاوەنی نزیکەی 50 کاری هونەریە وەکو جەنابی موفەتیش، بلیت و زاوا، شەخماخە، بەڕێوەبەری نوێ، راپۆرت، خاڵڤانیا، لالوکەریم، پاڵتۆ، سەلەی نانکەر، خەجر سیامەند، بەلەمی ئەفسوناوی و کەشکۆڵ و بەرنامە و چەندانی تریش. ئەمە بێزگە لە چەندین وتار و نووسین کا لە گۆڤارەکاندا بڵاوکراوەتەوە بە تایبەتی گۆڤاری سلێمانی. هونەرمەند عومەری کەریماغا لە ڕۆژی 23 یانزەی ساڵی 1968 لە زانکۆی سلێمانی وەکو فەرمانبەر دامەزراوە و ساڵی 2001 خاننشین کراوە. ئەم هونەرمەندە لە گۆڤاری سلێمانی ژمارە 138 لە چوارینەیەکیدا ئاوا هەستی خۆی بەرامبەر بە شارە حەیاتەکە دەردەبڕێ و دەڵێ وشە ملکەچە بۆ ئاستی جوانی، نابێتە ڕستەی خەسڵەتەکانی، کێ بتوانێ ئاست بپێکێ شاری پرشکۆ ئەی سلێمانی. بە ناوی بەرنامەکەمانەوە بە ناوی کورساتەوە بە خێراتنیشی زۆر گەرمە دەکەین و بە هیوان ئیشاءالله لە ڕێگەی پیشاندانی ئەو وێنانی کە ڕۆژگارێکی دوور و درێژ لە ژیان تاگرتوتە بتوانین زیاتر لەوەی کە هەیە، زیاتر لەو ماندووبوونەی کە بینیوتە لە ژیانتە بە بینەرانی بەڕێز بناسیێنین لە چەند ڕوویەکەوە. دیارە بینەران لە ڕووی هونەری و ئەناسن، بەڵام لە ڕووەکانی ترەوە لە ڕووی ژیاری و کۆمەڵایەتی و لە هەموو ئەو گۆشانەی ژیانی تۆوە بە بینەرانی بناسیێن. ڕێگە فەرمون منیش بە خێراتنی بەڕێست و کەناڵی کورساتیش بکەم. زۆر سپاس جەناب. سپاس بۆ هاتنتان. ئینشەڵا بەدڵی ئێوەشە بێ و بەدڵی بینەرانیشە بێ و بیسەرانیش. کاکە عومەر ئەمانەوێ لە وێنەی باوکتۆ دەست پێ بکەین. بەڵێ فەرموو. باش. ئەم وێنەیە وێنەی جەنابی باوکتە. بەڵێ. کاک عومەر باسێکی باوکتمان بکە. وەڵای من وەکو باوک و فەرزانی باسی باوکم ناکەم. ئێستا کە تۆ منی هێناوتە ئێرە وەکو دادگایەکی جوایە کاکە ئاسوودیان. هەرچیش حەق نەبێ من نایڵێم. ئەوانەی کە ئێستا مابن لە تەمە نابن و باوکمیان ناسی بێ، با من وەکو کەسێکی کە باسی باوکم بکەم. باوکم پیاوێک بووە، دایمە حەزی بە هاوکاری کەسانی کە کردووە، دەست و دڵێکی باشی پێوە بووە لە سەردەمانی خۆیە، وەکو ئیماندارێتی وەکو موسڵمانێتی لە خێزانێکی ئاین پەروەر بووە. هەر مزگەوتێک بۆ دروستکردن بواە، بۆ تامیرکردن و نۆژەنکردنەوە بواە هاوکاریە کرد. جگە لەمەش هەر کەسێ لێ قەوماویە شتێک هەژارێک نەدارێک بە کەوتەیەک ڕووی بکردایەتە ئەو بەڕێزە، ئەو وەکو پێویست بە تەنیەوە هات. ئیتر خۆی ئەو ناونابانگەی کە ئەو دەری کردووە ئێمە ئەتوانین شانازی پێوە بکەین. باسێکی پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئەو پیاوە لە ناو بازار و قسە خۆشەکانی و
بەس پێش ئەوە حەزەکەم بەڵێ. وێنێکی تری هەیە بەڵێ ئەم وێنە جوانە بەڵێ ئەمە ژوێنێکی تری بەڕێز کەریماغای بەڵێ باوکدا بەڵێ. بڵێ ئەم وێنێ ئەمە ساڵەکانی 50 گرتوێتی یاحیافەنی هەبوو وەختی خۆی لە سلێمانیا کەسێک بووە کە ئەتوان بڵێم لەو کەسانە بوو کە یەکەم وێنە گر بووە لە کاتی خۆیان ئەو بەڕێزە ئەو وێنەی کردووە ئەنجا ئەوە پێم وابێ ئەو وێنەی کە گرت بۆ حەج گرتی بۆ مەراسیمی حەجکەوە بچێ بۆ حەج ساڵی 59 بەڵێ بەس کاک عومەر من ئەمێ باسی ئەوە بکەم باوکم وایدی چەند بوو 902 لە ساڵی 59 ئەمری خۆی کرد یعنی 50 ساڵ ژیاوە کەواتە دوای حەج کە هاتەوە ئەمری خۆی کردیان هەر لە حەج نەخێر هەر لە حەج ئەمری خۆی کرد لە حەج ئەمری خۆی بەڵێ خۆشی یعنی وەکو تێبینی هەبوو بۆ مردن بۆ شت مەسەنە زۆر ئەو بوو هەنێ جار کە کەسێکە هاوبووە لا یەکسەری زانی بۆ چییە مەبەستی چییە چی ئەوێت چی ناوێت ئەی بەنسبەت پێشبینیەوە بۆ حەج بەنسبەت پێشبینیشەوە بۆ حەج ئێمە پێشەوەی کە بچێ بۆ حەج چەند ساڵێک هەر پێمانەوە بابە بۆ ناچی بۆ حەج وەکو فلان و فیساروەوان ئەی ڕۆڵە وەختم نەهاتووە باش کە وەختێکیش ڕۆشتە بوو ڕۆشت و خەرابیا بچێ بۆ حەج لای کەس و کار و خزم و خوێش باسی ئەوەی کردبوو کەیتر من ناگەڕێمەوە لەوێ کۆچی دواییە بەڵێ سێر ئەو پێشبینی جەنابی ڕەحمەتی باوکە سێر بەڵێ ئەو پێشبینەی کردبوو ئەو ساڵش کە ئەو وەفاتی تیا کردبوو ساڵی حەجول ئەکبەر بوو بەڵێ کامە دوکانەکەی لێکوە دوکانەکەی پێشەوەی بگەیتە مانی ماستەکە وهابی ماسە ئێستا لە خوارەوەی بەڕێز حاجەکرێمی خوارێ خۆش بەڵێ شوێنی بەڕێز یەکەم جار کە تۆش دوکاناری کرد پێم وابێ هەر لە دوکانێکی بچکۆلاوی من هەر لە بەرەوڵا لە دوکانێکی بچکۆلا بوون تقریبان وەکو پایەک وا بوو بابرین بەقەر دۆڵا بێگەم لە ئینسانیش هەرموو شتێک کە دایمە لە بچووکەوە دەست پێکایتر وردە ئەو شوێنی حاجی ئەکرم جەنابی باوکتیا بوو چی تیاکردەوە بابەتی عتاری بە زۆری شەکر و چافرۆش بوو یعنی و شوهرەتی بەو دەرکرد بوو کە باشترین چای هەیە لە وەختی خۆیان چەند چایەکی تێکەڵاوە کرد چایەکانیشی بۆن و بەرامەی هەبوو یعنی ڕێزم هەیە بە حەیاتی بیری لە غەش و غەشکردن نەکردوێتەوە سیقە و سومعەیەکی تایبەتی خۆی هەبوو کە هەموو خەڵک بە دەنگەوە هاتن بە تەنیەوە هاتن جارێ دیهاتەکانی دەوروبەر هەموو کە ئەچوون شتومەکەکانی خۆیان ئەفرۆشت و بەرهەمەکانیان لە دوایە هاتن شەکر و چیان لای ئەوان نەکردی لای باوکم کەریماغای سەعیاغای مێژووی سلێمانی زۆر کۆن نییە 200 ساڵێکە ئاغای تایە بەگی تایە بابانیەکانی تیان شێخانی تایە خەڵکی عوامی تایە ڕاستە فەرمووی ئاغاکانی بنەماڵی ئێوە سەرچاوەکەی لێکوۆیە لێکوۆ هاتوونەتە سلێمانی ئەمە لە ڕاستیە من ئەوەی کە زانی بێتم هەنگی ئامۆزاوشتمان هەیە لە کەرکووک ماڵی مامی باوکم لە کەرکووکە کاک عومەری ئامۆزای باوکم هەبوو کابراایکی زیرەک و لێ هاتوو بوو باسی ئەوی بۆ کردم کە ئێمە گوایە ئەسڵمان جافە لە کێوە دەستی بکردۆ سەلاحەدین بەک سوڵتان بەک لە ناوەڕاستا بۆ بە مەحموواغا لە دوای مەحموواغا ئەنجا هەمە سوراغا هاتووە ئەنجا سەیاغای باپیرم هاتووە ئەنجا باوکم هاتووە ئەنجا ئێمە شاتین ئەم ئاغایە من بم باشە بەس یاکەواتە سەرچاوی بنەماڵی ئێوە وەکو ئاغایەک یەکو بڵێن هەڵگیری نازناوی ئاغا لە کەرکووکەوە هاتوون ئیتر مامم مەسەنە ئامۆزاکانی ئەوان واڵێن بەڵێ بەڵام ئەوان ئەو نازناویان هەڵ نەگرتووە بۆ ئێمە ماوەت باشە کاک عومەر ئەم وێنەیە حەفسەخانی دایکتە بەڵێ ئەمە دایکی ڕەحمەتیمە لەسەر جێگەیە نەخۆشە بنەچەی ئەم کاراکتەرە کە دایکتە حەفسەخان ئەم لێکوە ئەم کانێسکانیە لە سلێمانیە بەڵێ خەڵکی سلێمانی جا خۆی زوو دایک و باوکی مردووە لە ماڵی خاڵی پەروەردە بووە باش دایک و باوکی خۆی نەماوە پێشتر نەخێر زوو نەماوە بە نەخۆشی بووە لە ماڵی خاڵی پەروەردە کراوە ماڵی ئەحمە عەزیز بڵێن عەزیزی خەیات ئەمانێ بزانین ئەم والیدی چەند بووە ئەم ماوالیدی 912 بووە 912 باوکی دوو کەواتە تەمەنیان 10 ساڵێکی عادەتەن ئەو جیاوازی تەمەنە لە بینی ژن و پیاوە لە کوردەواریە بە تایبەتی لە کۆی گشتی لە شەرقا ئەو جیاوازی
پیا و گەورەتر پیا و گەورەتر بێت چەند ساڵە هەچەنە ئێستا ئەوە بەو شێوەیە باوینەمەوە چۆن یەکتریان ناسیوە ئەم دوو کاراکتەرەوەکو بزانین وڵی تەبێ جاران پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر بەهێزتر و بەتواناتر بوو خەڵکەکان لە یەکەوە نزیک بوون ئیتر چۆن ئێستش کە خەڵک هەڵ ئاات ئەڵێ ئەو فلان کەسە بوو ئەو فلان کەسە ئەو فیسار کەسە یا لە بۆنەیەکە لە مناسبەتێکە لە شتێکا یەکتر ئەبینین و ئەڵێن ئەو فلانە بۆ فیسار باشە ئەوە تر خەڵکێکی ژەگەر داشتانە هەر ڕۆتینەن چۆن بۆ چۆن هەیە ئێوە بە بنەچ ئێوە خۆتان لە ئەسڵا ماڵە باوانێ سەر بە مەڵکەنین کاری زەحمەزەکە سەر بە مەڵکەنین وەکو لە راپۆرتەکەشا باسمان ئەوانیش دەکانستان دوور بوون ینی مەبەستم ئەوەیە دووراییەکە وڵی بەڵام ئاخر شاری سلێمانی خۆتەزانی بریتی بوو لە چەند گەڕکێک گەڕێکی کانێسکان تقریبا نزیک وەلا ئێمە کۆی گشتی ژن و مێردایەتی حەفسەخانی ڕەحمەتی لەگەڵ بەهشتی کەریماغا چەند مناڵن ئێمە نۆ مناڵ چەند برا 4 برا و 5 خوشک ئێستا چەندیان ماون لەوانە 3 براکەم کۆچی دواییان کە دو ئێستا تەنها و تەنها هەرم من ماوە خۆش ژمارە چەندی لە ناو براکاندا من برا شکۆلم ئەی بۆ خوشکەکانی خوشک لە خۆ خوشکم لە خۆم گەورەتر هەیە دوان لە خۆشی بچووکتر هەیە لە خۆشم بچووکتر هەیە کاتە لە کۆی گشتی براکانە تۆ برا بچووکیانی کاتە با بڵێ نازاری دایە با ببووی ئەمەی کە تۆ بیرت دێت سەرەتا چوویتە چ مەکتەبێک وەڵا سەرەتا چوومە مەکتەبی غازی چوویتە مەکتەبی غازی اینجا دوایەوە ئیتر دوایەوە هاتمە ناوەسی ڕۆژگارێکی خۆتمان بۆ بکە لە سەرەتایی لە مەکتەبی غازی وەڵی ڕۆژگاری خۆم سەرەتایی مەکتەبی غازی خۆتان نەزان ئەو وەختە ئەم تەنتەنەوە عنعانەیە نەبوو بۆ تەلەبە جانتایەکمان پێ بوو جانتاژ نەبوو ینی هەر بە پەڕۆ دروست کرا بوو اینجا لە دوای تۆزێ گۆڕانکاری بەسەر هات و تەنەکە بوو بە تەنەکە تو سەردەمی تەنەکە تەنەکە بردووە بۆ مەکتەب جانتای تەنەکە ئاغا بزانم غیلافێکی پەڕۆشیان لەگەڵا ئەبەس بەڵەوەی وەکو هین گرێ ئەیرایەوە گرێ ئەرایەوە بۆ ئەوەی زیاتر بە ڕانوشتیش نەکەوێت حەزێتی چێ بوون مامۆستایانی کە لە مەکتەبەکە دەرسیان پێوتی لاو مامۆسایانە زۆر بوون بەڕاستی ئەوەی کە لەبیرم بێ مامۆسا عومەر عەبدوڕەحیم بوو ئەفریقا مامۆسا عومەر عەبدوڕەحیمی کۆڵەبی کۆڵەبی ئەدیب بەڵێ اینجا مامۆساشیان هەموو مامۆسا عەبدولخاڵق خەفەنی بوو ئیتر کۆمەڵێ مامەسامان هەبوو فەرەجەفەنی بوو فەرەر عەلی دەمانچیان پێ ئەوت خۆش مامۆسایەکی ڕێک مەجی سەعیدزکوش بوو ئەمانە هەموو دەرسیان بە من وتووە لە مەکتەبی غازی بەڵێ لە مەکتەبی غازی باشە ئاغا ئەمە کۆنتری نوێنی تۆیە نەوەڵا لەو کۆنتریشم هەیە هەمانە بەڵێ باشە پێشەوەی بینە سەر کۆنتری نوێنە پێم خۆشەوەکو دۆکۆمنتێکیش ئەم دەفتەر نفوسی ڕەحمەتی باوکێ ئەوە بەڵێ کە چوو بۆ حەج لە دوایە بۆیان هێناینەوە ئەینوان شتەکەی لەسەر بوو ڕەفیقەکانی هێنایە ئامۆژنم هێنایەوە ئامۆژنیشمی لەگەڵا بوو بۆ حەجەکە جاوت ئەو وەکو ئەی گێڕایە ئەوی هەروە لای منەوە لەسەر ڕانی من یعنی ئەهین بەلا هاتووە و کۆچی دوایی کرد نەخۆشکەوت خۆ ئەفریقای خۆ لەگەڵ مردووە وێنەی ترمان هەیە بەڵام دوایی ئەگەینە سەر ئەو وێنانە بەڕای تۆ ئەم وێنەیان دوورترە نەوەڵە ئەو وێنەیە کە هەروە خۆم تۆزێ هەنێ جوڵە و با بڵێن ئێوە ناوی ئەنێن چی تۆزێ عەجوول بووم عەجوولی بوو یان با بڵێن نەواتی هونەر بوو تیاتە وەڵی شتێکم تیا بوو دایمە کەلاسایشمە کردەوە نێجار لەوانەیە شەقوتیاڵانیشم خوارد کەلاسایی زۆر لێرا لە هونەرمەندی بەریتانی مستەر بینە چی یان ئەوە میستەر عومەرە زۆر باشە لە سەرەتاییە هیچ کاتێک وا ڕێکەوتووە لە قۆناغی سەرەتاییە لە ڕێگەی قوتابخانە و با بڵێن جەمعی تەلەبەکانی ئەو کاتە هیچ ئیشێکی شانویت کردووە نەوەڵایشی شانۆیم نەکردو بەڵام بەڕاستی حەزم لە مۆسیقا بوو ئێقاعێکی باش لە مێشکما هەیە ینی بڵێن گوێیەکی مۆسیقیم هەیە دایمە کتابەکان لێم کو ئەبوونەوە و هەر کە پشوو ئەبوو بە ڕێحلەی بڵێن سنفەکە تەپڵ زۆر دەنگی خۆشە هەموو تاقیشمە کردەوە ڕێحلە بەر ڕێحلە ئەگەڕام کامەی خۆی بەبەستە زلارە سوچەکەی زیاتر دەنگ باتۆ ئەو یادەشی خستەوە بینم دایمە حەزیشم لە گوڵە بە ڕۆژە کرد
دائما گرفانم پڕ بوو لە گوڵە بەڕۆژە بۆی چی بوو؟ کە هەر پشوو ئەو یەکتە ئەوەی گوڵە بەڕۆژە هەر حەزم لێ کرد یعنی دایمە پێوە ئیتر قسە خۆشیش بوومەوە وەکو ئێستانیە کە پیا پیر بوو قسەکانیشی تۆزێدا تۆ قسە خۆشەکانێ کارێکی کردو 5 بەرگ لە کەشکۆڵی ئاغاوە هین نییە بەڕاستیەوە جگە شانازیە لە باوکم بۆ ماوەتەوە ئەوش هەر وەکو لە ڕاپۆتەکە باسمان کرد لە باوکتەوە بۆ ماوەتەوە ئەمە کەواتە وێنەی ساڵی 1963 بەڵێ لێرا لە چ قۆناغەکەی وڵای لەویا لە قۆناغی ئامادەییا بوو ئامادەی بەڵێ ئەو کاتە تۆ لە بەشی وێژەی بوویت بەڵێ لە چواری وێژە و 5 وێژە هەبوو ئەو وەختە پۆلی شەژ نەبوو پۆلی شەژ نەبوو ئەو کاتە چوویتە چ مەکتەبێ وەڵا لە ئامادەی نیشتیمان وسانەی وەتەنیان پێوە سانەوی وەسان سانەی وەتەن بڵێ کیە لەو کەس و کارکتەرە دیارانی سلێمانی هاوڕێی خوێندنێ بەڵێ بەڕێز مامەسا ئەحمەد سالار عوسمان چێوار مسافە ئەحمەد ئێوە ئەمانە هەموو لە یەک مەکتەبە بەڵێ ئەوە لەگەڵ من نابوون دوایی ئەوەش ئەوەی جۆڵا بوو ئەوانە ئەکتەر ژەر هونەردۆز بوو بەڵێ. خەڵکانێکی وا هەبوون بەڵێ ئەی چۆن تۆ مامۆستا ئەحمە و هونەرمەندان ڕەحمەتی عوسمان چێوار و کاک مستەفا ئەمانە لە یەک ئامادەیی شایەتیتان بینیوە و بە یەک شۆ بن چۆن ئیشی هونەریتان نەکردو وەڵای تر سەردەمانی ئەو وەختە خۆ دەزانی کاکە ئاسۆجان زۆر لەبار نەبوو لەبار بەڵێ تۆزێ ترس و باری سیاسی ئەو کاتش تۆزێ ئەو قرس بوو قرس بوو بۆ ئەو کات. لە خۆیانەوە لە بیانەوە گەڕانجا گەشتێکی کردا ئەوە ئەوەی کە یعنی لێک پۆلیشا بوون ئێوە ئەم کۆمەڵە من و کاگەحمە لێک بۆلا لە یەک بۆ لاوە بەڵێ بەس ئەویش تا ئەو کاتە پێم وایە بێ کاری هونەری نەکردبوو نەخێر بەرەز مامەسا ئەحمەد سالار زیاتر لەبارە ئەدەبیەکە ئەو شاعیر بوو ئەو بەڵێ کاتە لە ڕاستیە ینی من ئێستا پیاڵ نایم ئەو وەختە کە من ئەم ناسی تۆزە خزمەتێکیشمان هەیە و هاوڕێتیشمان هەر بەتینەوە تا ئێستا شەرماوەتەوە ئیشەڵا هەرەژمێنێ ئینشاءڵڵا لە ڕاستیە ئەو وەختە زیاد لە 3000 بیت شعری لەبەر بوو بێژگە لە شعرەکانی خۆی بەتابەتی لە شەستەکانە شعری مامەسا ئەحمەد سالار لە ڕادیۆی کرماشانە خوێندرایەوە ئیتر بۆ وازی لە شعریە لە شەستەکانە ئەرێوەڵا لە ڕادیۆ کرماشان هەنە شعری خوێنرا ئێوە گوێتان لێ بەڵێ کە هاتیش مەسەنەکە پۆلی پێنجی تەواو کرد ئەکادیمیای هونەرە جوانەکان لە بەغا ئەعلانیەوەیان کرد کە کێشە هادی مەسەنەن ئامادەیی هەبێت ئەتوانێت بێت تەقدیمیکە ئەو ساڵە یەک کەس وەرگیرە ئەوش بەڕێز کاک ئەحمەد سالار بوو منیش چووم بەڵامی چۆنەڵێ ئیتر حەزم نەیهێنا و بەختم نەیهێنا و بەختی یاوەرم نەبوو بەڵام شتێکی کە بەختێکی کەم هێنا ئەوش کە زانکۆی سلێمانی کرایەوە تیای بووم بە فەرمانبەر هەر لە ساڵەکانی 68ەوە بووی بە فەرمان بەڵێ دوای ئەوەی کە وێژەیە تەواو کرد بەڵێ بووم بە فەرمانبەر لە زانکۆی سلێمانی یەکسەر بووی بە فەرمانبەر لە زانکۆی سلێمانی ئاغا ئەم وێنەیە کوێ ئەو وێنەیە ماڵی باوکمە باش ئەمە کێنە قورانی ئەمە فازلی حاجی مەلاتەییبە بەڵێ ئەمەش حسێنی کوڕێتی باشە ناوەڕاستینەکەیان توی ئەوە ناوەڕاستینەکەیان بەڵێ ئەم ماڵە لە کوێ بوو ئاغا ئەم ماڵە ڕێک پشتی سەرای ئێستا ئەکا باش کەواتە کارێزی ئەحمەد زەنگەنە کارێزی ئەحمەد زەنگەنێ ئەم ماڵە مێژوویەکی تایبەتی خۆی هەیە لە ڕاستیە حەزەکەم بە دوور و درێژی باسی ئەو ماڵم بۆ بکەیت بمبوراغا ئەمە هەر هەمان ماڵە ئەوەش هەر هەمان ماڵە ئەوە تا شێوە و هینەکەی دیارە جەنابتی ئەمەیان کراز ڕەشەکە بەڵێ کراز ئەو کراسە بێ قۆڵەکە ئەوە کێ ئەوە حسێنی حاجی مەلاتەیی بە دکتۆر حسین دکتۆر حسێنی حاجی مەلاتەیی بەڵێ باسیکی ئەم خانووەمان بۆ کە چکە بەڕاستی وێنەیەکی زۆر جوانە باخێک و بەڵێ عروسی و چوو زانم پەنجەرەکانی ئەم خانووەکو باسمان کرد ئەکرێتە پشتی سەرای بینای سەرای ئێستاوە پێک هاتبوو لە دوو بەشی خوارەوەی بەشی سەرەوەی بەشی خوارەوەی یەک قات بوو بەشی دواوەی دوو قات بوو ئەم دوو قاتە ژێرەوەی پیان ئەوت ژێرخان سەرەوە پیانەوە کەلەجی قاتی دووهەمی پێشیانەوەت پشت هەیوان ئیتر ژوورێکی کەش هەبوو لە بنەوە پیانەوە ژووری دارەکە ئەم ژووری دارە چی بوو ئەو خەڵوز و دار و شتیوا و هەنێ زەخیرە و شتیاقی نەکرا کۆکرایەوە بۆ زستانان باش
تێغی بۆ پێداویستی وەکو ئێستا ئەم نەوت و بەرمیلوشتە نەبوو من بەبیرم کە جاروبارە نەوتم بە بتڵ کڕیوە بتڵێ بە دەفلسیان هەر شوشە بەس بۆ گربەردانە بەس گربەردانەکە ئەو بوو لە ناوەڕاستی ژوورەکە هەنێ جار ئاو گردان هەبوو شتێکە بوو ئاوا چاڵێک بوو بە قەرکاشی ماستا و تۆزێ گەورەتروانە هەر ئاگردان بەڵێ کوانیەک هەر لەوێ کە خەلوزەکان تێکرد و نەوتەکان پێناوشقارتەکان لێە ئیتر تەواو وردە بۆ خۆی گەرمە بوو ئەو چەڕە دوو کەڵ و بەزم و ڕەزمەشی نەبوو لەبەرەوەی دیوارەکان هەمووی گڵ بوون وەکو ئێستا توانای مژینی ئەوگازش دار و ئەمانە بوون لەبەرەوە ئەو کاری ناکردە سەر تەندروستی کەسەکان هەر لەوێتر زۆر بە گەرمی ئەمایە و خۆمان لەسەر ماپاراست ئەو خانووە کێ کردبووی ئەو خانووە ئەوەی کە من بەبیرم بێگویان گێڕامێتەوە هەر خزم و کەسوکاری خۆمان کردبیان بەڵام سەردەمانێک ئەم خانووە هینی تیا بووە شابەندەری ئێران شابەندەر ئەکاتە قۆنسۆلی ئێران لە بەرەوەی ئێران ئێرە لیوایەکی سنووری بووە ئێرە شارێکی سنووری بووە ئەجا لە شارەکانە ئەو قۆنسڵیاتانە هەبوو ئەو مەسەلەن شابەندەرانە هەبوو ماڵی ئێمە ئەو شوێنە بوو کە شابەنەری تیا بوو پێش ئەوەی ئێوە بچنە پێشەوەی ئێمە بچینە ناوێ ئەجا خەڵکانێک بۆ منیان بازەکرد من بەبیرم نایە لە ڕاستیە ئەنود لە بۆن ئەو مناسەباتەکانی خۆیانە شتیان کردو بەیاخ و تەرتیبات و هەنێ جار شتیان کردووە پیان و تۆ جلوس سەوز و سوور و گڵۆپە ریز کراوە و ئێتر ئاوا بەم شێوەیە دوای ئەوە بێژگە لەو مەسەلەی شابەنەرە ئەم خانووی ئێمە کاری هونەری زۆر تیا کراوە یعنی ئەو بینایە ئەو بینایی کە بەڵام کە شابەندەری تیا بوو بەڵێ کە شابانەری تیا خۆمان لە دوای ئەوە کە دەستمان ناوتە هونەر لە بەرنامەکانە زۆربەی کارە هونەریەکانمان لەوێ کردو وەسەنە بۆ نمونە کە شەوچەرەی ڕەمزان و ئەوانە هەنێ دیمەن خواعافویکە مامەسا عومەر عەلیەمین ئەینووسیە و ئێمەش وەکو نمایش بەرجەستەمانە کرد بەڵێ ئەجا مێژوویکی تایبەتی خۆی هەیە نەک ئەمە بۆ بوارە هونەریەکە مێژوویکی تریشی هەیە بۆ بارە کۆمەڵایەتیەکە بە گشتی لە گەڕەکەکە هەر بۆ نە مناسەبەتێ وایە ئاهاتنە ئەو ماڵی ئێمە مەژین هێنان بوو مەولوو بوو مەسەر ئەو شتانە ئاهاتن نە ماڵی ئێمای کرد جا دایکیشم نەک بڵێم دایکمە مەدح و سەنای بکەم خەناعەتی بی ئەوەنە ژنێکی سەلار و سەنگین بوو قەد ڕووی لە ئاستی میوانە گرژ نەکردو هەمیشە ماڵمان ئەوە ئاواڵە بوو خەڵک هاتوچۆی کردو ڕۆشتۆ هاتۆ ڕۆژێ لە ڕۆژان نەمدی و لە مناڵێک تووڕە بێ کە خۆشم کوڕی بووم لێم تووڕە بێ ڕاستە ئاغاهێنیشی تیا بوو تەنووری شتیا بوو سەرتەنگوری شتیا بوو سەرتەنگور خۆش دەزانی سەرتەنگور ئەو خانوە قەدیمانە سەرتەنگوری تیا بوو نانەکراوە ئەوانە ماڵانیژەکرا هی ماڵانی ژهاتن هەر لەوێ کرد تۆزێ هەوشەمان فراوانی تۆ بیرت بەڵێ ئەمەی نێرگزی تێوەشاندنتانە کرد جلوبەکتان بە گەرمیەکەی ئەسپێشتیان لێ پێکوشت وەڵڵاهی ماڵی ئێمە پاکوشت و ئەو شانەی خەڵکی کە ئاهاتن بۆ بەڵێ ئەو شتانە ئەکراوە ڕێزم هەیە ئەو وەختە ڕشک هەبوو ئەسپێ هەبوو شت هەبوو وەکو ئێستا ئەم سابوون و پاک و تەمیزی و خاوێنە نەبوو خەڵکانێکیش یعنی زۆر ئەوە ڕۆشن بیر نەبوون کەەوە زۆر بایەق بن بە ناحەیە تەندروستیەکە خەڵک هەژار و نەدار و مەسەلەن زانەرێکی نەبوون بڵێ ئەو شتانە هەبوو لەکەیەوە تۆ بوویتە خاوەنی سربەخۆیی ئابووری خۆت بەڵێ ئەوەی ڕاستی بێ من کە هەر مناڵ بووم باوکم خۆ ئافریکا هەڵەسا بۆ نوێژی بەیانی دنیا تاریک و لێڵ بوو ئاوی دوام بکەوە سەرروپیەکەشی تایە یعنی وڵایەتر منش دوایە کەوتم چوم یارمەتیم ئەیا و سەرروپیەکەمانە خۆر لای حاجەمەی سەرروپیە خوا ئەفریکا هەمە کڵاو هەبوو حاجەمەی سەرروپیە هەبوو ئەمانە ناوناوانی خۆیان هەبوو لە ڕاستیە قوربان بە سەر فلز بوو هەر زۆر گران بووە و پێچکۆمەکەی زیاد وایە بوو بە سێپەنجای ینی دوو ڕوپێ تۆ بووی بە کاسبی ماڵی خۆت بە کاسبی ماڵی خۆم جاروبارەش کابرایەک بوو لەو بەرەوە باوکم هەچەند یارمەتیمە و ئیشی بە منە کردووە تا دوکانەکەمان ڕێک لە دوایش ئاوی بڕۆ
یارمەتی مام حەسەن بە مام حەسەنێ بوو حەسەن عەرەبیان پێوە لەو بەرەوە لەبەر دوکانی حاجی حەمەد ڕەشە خێلا بوو ئەوە شتی بە قاڵوشتی وایە کرد ئەی ڕۆڵ بڕۆ یارمەتی پارەشی نایەتی هەر قسە نەکەی ها ئەوە مزگەوتی گەورە لە ڕاستیا و گۆڕانکاری بەسەرا هات خەریب و بیر ڕوخێن ڕوخانیشان ئێستا ئەو بنا تازایی کە ئەیبینی بەو شێوەکۆنە نییە کە وەختی خۆیان بوو جاران هەمووی پایە زلزل بوو هەمووی ئاوە لە سەرەتای دروستبوونی سلێمانی دروست باڵێ خەوس و تاغ بوو تێ زۆر شتی تیا بوو بەڵام ئێستا بەداخەوە ینی ئەو سیماد جوانەی کۆنی پێوە نەماوە ئاغا ئەم وێنەیە چییە تویان خستۆتە ناو وەڵی ناوەڕاستی ئەوە تەکنیکێکی وێنەی دروست بوو لە لای وێنەگرەکان ئەمایان نەکرد مەسەن ئەو دیمەنە جوانیانە ناو تویان نەکرد ناوەڕاستەکە وەکو شێوەیەکی هوەری خۆیان وەکو شێوەیەکی هوەری بەڵام بە خەیاڵی ئەو کار بە خەیاڵی ئەو کار ئاغا لە جەژنانە خەڵکی ڕسمیان بۆ یەکتریە نارد بۆ جەژن مبارەکی کارت بەڵێ کارتە بوو هەندێک ماڵان من ئەوەم بیستووە ڕسمی خۆی بە مناسبەتی جژنەوە بە تایبەتی بۆ شارێکی کەک بۆی ئەنا یادگارە ڕەمەزان جژنی ڕەمەزانتان پیرۆز بێ ئەم وێنێش بە یادگار بێ لەلاتان ئەوە بوو یعنی وەکو دیاریش فۆتۆی کەسی خۆی پێشکەش کردو بەڵێ زۆر ڕاستە باسێکی گەنجێتی خۆتمان بۆکە ئاغا لەم ڕسمەوە با باسێکی گەنجێتی تۆ بکەین جاوەڵای گەنجێتی من خۆ دەزانی ئەو وەختە ئێمە بڵین چۆن لە چ ڕوویەکەوە مەبەستە سەرەتا ئیتر تۆ بووی بە گەنج و دەرا و بازاڕاوە هاتوچوو بۆ دوکانی باوکت و ئەگەڕایتەوە و تو چوارینە زۆرە ئاخا بەڵێ چوارینەیەکێ هەیە لەسەر ئەوەی باسی خۆت ئەەکەی کە بە کۆڵان هاڕۆیت و ئەگەر کچان سەیری شێ بکەن تۆ شەرمنی ئەوە چییە ئاغاوە وەڵی کاکە ئاسۆ ئەوەی راستی بیاڵێ قسە ئاهێنێت خۆ منیش ئەگەر وەڵامێنە ئێمە ڕنگ هەیە قەرزاربارێ بم بە ئەم دانیشانە بابینەرانی بەڕێز چوارینەکە ئەڵێ چی سەبارەت بۆی کە سەرەتاچی کوڕان بۆ ناوە لە کۆڵێ وەڵی ئەوەی راستی بێ کاکە ئاسۆ یادی مناڵی لە هەموو یادەکانی کە خۆش پیرەستر و بەڕێزتر و بەپێستر و خۆشترە جا من ئەگەر ڕۆژانە بەو کۆڵانانە ڕۆم بەلای ئەو خانوانە ڕۆم کە تیا لە دایک بووم هەر بە دووسێ ڕۆژارێک پیا ڕۆم گوزەرەکەم وەکو لە راپۆرتەکە شار ڕاگوزەرێک ڕۆشتی بۆ ئارێ وەڵا ئەوە شوم ئەڵێ چی ئەڵێ ینی خۆمەگەم کۆڵانی گەڕەک دڵ ئەکاتەوە کۆڵانی گەڕەک دڵ ئەکاتەوە یادی مناڵیم بیرە خاتەوە باش چی یادێک هەیە لەوە خۆشتر بێ جوانێ پێ و بڵێ ڕەزا و خواتەوە باش ئاخە بەڵام ئەمە کەسپی و تو ڕەزا خواتەوە وەڵایتە بۆ چوونە بەڵام باوەڕەکە خان لێرە نییە پیان وتوی یا پیان نەوتوی ئاسۆکە ئەوەی ڕاستی بێ قەیناکە باشە یینە سەر وێنی تر باوێنەکان زیاتر ئەمە وێنەیەکی ترە وێنێ ئەوە لە خورماڵە بەڵێ خورماڵە ساڵی 64 لە لای ڕاستەوە ئەوە کاکە عوسمان ما برا گەورەکەم بەڵێ کاوسپانی براتە کۆچی دوای ئەوەی ناوەڕاز منم ئەوەی ئەم لە سەربەستی حاجی کەریمی قاڵی قوجوولە کاک سەربەستە بەڵێ ئێمە لێرەوە درود و خۆشەویستی ئەنێریم بۆ ڕۆحی کاکە عوسمان و سڵاویش بۆ کاک سەربەستی حاجی کەریم بەڕاستی من حەزەکەم ئەلێرە قسەیەک لەسەر ماڵی حاجی کەریم بکەم کاک فەریدون ئێستا لە غەریبیە و لە ئەڵمانیایە بەڵامیشیە کە لەو کەسایەتیانی کە ئێجگار زۆر لە دێر زەمانەوە با بڵێن خەریک و خەمخۆری فۆتۆی سلێمانیەوە زۆربەی ئەو وێنە نادیرانەشی کە هەیە حەق وایە لە بەرنامەیەکی وەکۆمی جەناب تا باس کرێ جێگای بەڕاستی ڕێزێک و تەقدیرێکی زۆر ئاغا شتێکی ترەیە تۆی پێ ناسرێتەوە چییە؟ ئەویش پێ دەڵێم بەڵام جارێبان ناوبڕێک وەربگری خۆشەویستانم ناوبڕێک و دێنەوە خزمەتتان
پێش ناوبڕەکە باسی ئەوەمان کە شتێک هەیە پێناسێتەوە بوونی تۆ پاسکیلە ئەم وێنانە چین ئەمە وێنەیەک کاکە ئاسۆجان منێکە لە ئارەزۆکانم پاسکیل بوو باش منەوە هەر لە ساڵەکانی 16ەوە هەبوو باش کاتێککە لە ئامادەی نیشتیمانسانەوی وەتەنیان پێوە لەوێ بوو من هەر بە پاسکیل هاتو چۆمەکرد هەتا بووم بە فەرمانبەریش لە زانکۆی سلێمانی هەر بە پاسکیل هاتو چۆمە کرد دایمە پاسیلەکەم ئەجا ئەم پاسیلە ئێمە سەردەمانێکیش با نەڵێن کابرا بەشان و باڵی خۆیان هەڵەیە خوێنمان گەرم بوو جۆرە سیاسەتێکیشمانە کرد ئەمە لەگەڵ هاوڕێی خۆشەویستم سەلاحی شێخ جەلال ڕەنگەیە باراوی ڕەنگەیە جەنابی قورناسی ئەم کاکسەلاحا ئێمە لە شانە و لە خەلیا و لە سیاست ئایشمانە کرد هەنێ جار بەیانات توشتیشمان پێدا بەژەکرد بوو ئەماڵارێ بەخوا جار ڕۆژێک حکوومەت قەراریە هەرچی پاسکی لە لەم شارا بیگرێ و بیبە باش پاسکیلی و ماتۆڕیش ماتۆر خەتەرتر بوو ماتۆر خەتەرتر بوو زووتر شەکەیەگەیان و نەبوو وەڵای تر منیش و ئەویش پاسیلەکانمان شاردەوە نەمان نابەدەسەوە ئینگلیزی بووی تۆ فلیبس بوو ئینگلیزی ئەجا ئەمە یادەوەریش هەیە کاگا شوێنیشی ترە هەر لەگەڵ ئەو پاسکیلێ بەڵێ ئەوە ماڵی باوکمار ماڵی باوکتە بەڵێ پێشەوە دکتۆر حسەینە ناوڕاز منم دواشەوە دکتۆر فازلی حاجی مەلاتەیبە ئەوەی دواوە کە بە پێوە ساوە لەسەر ویلەکە بەڵێ ئەوەسە لە بەریتانیا ڕێز و خۆشویستیش بۆ ئەوە ڕێزمان ئەمە 6 حوتی ساڵی 64 من ئەمێ ئەوە بزانم کەی فەوتا ئەو پاسیلەکەم وەڵا پاسیلەکەم کەی فەوتا ئەیتر ئەوە بوو کە زانکۆ گواترایەوە بۆ شاری هەولێری خۆشەویست ئیتر منیش گەڕامەوە گەڕای تۆ لەوێ دەوامم نەکرد کە هاتیمەوە ئێرە چوومە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی بەخواستی خۆ لەسەر پاسکیلەکە من ئەمەوێ قسێ بکەم باش ئەمە وێنەیەکە پاسکیلەکەی جەنابتە لە ماڵەوە بەڵام لە پشتی پاسکیلەکە تۆ ئۆتۆمبیلێکی تۆش هەیە وایە ینی تۆ ئۆتۆمبیلی شە بوو بەڵام پاسکیلەکە هەر نازار بوو لە باڵێ من پاسکیلەکەم لا نازار پاسکیلەکە تەندروستیم بوو بەڵام ئۆتۆمبیلەکە خۆ دەزانی تەمەڵیم بوو بەڵێ بەڵام ئەم عادەتە بۆ لە سلێمانیە سەر ناگرێ خەڵک پاسکیلی پێ بێ مەسەن بۆ نمونە لە هەولێر لە کەرکووک لەمانە ئەبینی خەڵک بە پاسکیل هاتوشۆکە بەڵام هۆی بەرز و نزمی شارەوە مەسەلەن ناتوانانی ئەوە یەکێکە لە هۆکان دوای ئەوەش ئێمە هەنێ نەریتی کۆمەڵایەتی هەیە خەڵک پێوەی دەق ناگرێ ئەبەسرێتەوە بەند دەبێ ڕەچەشکێنیش کەمە لە ناو ئێمە بەس پێویستە ئەو ڕەچانە بشکێنرێ دەرگایکی بزانێت چی بۆ سوودی هەیە ئێستا من ئەوەی کە بەدی ئەەکەم ئێستا هەچەنە زۆریشم پێ ناخۆشە خەڵکی بایەغ نایە بە وەرزش پاسکیل جۆرێکە لە وەرزش جۆرێکە لە ژیان وەڵی من برادێکم بۆی گەڕامەوە لە ئەڵمانیا گوایە خوێنێتی ئەی ئوستازێکمان هەبووە چەند شەهادە ئەم لاولای بووە بەیانیان بە پاسکیل هاتۆ بۆ جامیع بۆ زانکۆ بۆ ئەوێ ئەو لێم پرسیوتم ئۆستاز تۆ چۆن بەم پاسکیلەیت بۆ زانکۆت بووی ئەمە دڵمە ئەتێ واز لە دڵم بێنە توی لە ماڵەوە 2 مارسی دەستمان هەیە 2 سیارەمان هەیە ئەوە بۆ کاری قورس کە خۆم نەتوانم ئەنج پەناهم بۆ ئەوە ئەقەلەگە ڕاوە لە چێ وەڵاهی ڕاوچی نەبووم نەوەڵە قەت حیوانە کەوڵ نەکردو نەوەڵا هەر بەزەیشم پیانە تۆ لێرە حیوان کەوڵێکی وەڵی ئەوە ئەزانی چۆنە چۆن لێرە ئەمە دۆکۆمنتە قسەوە دۆکۆمنتە و قسە ئەکا ڕاستە فەرمووی ئەوە دوورچیان پێشکەش بە زانکۆی سلێمانی کرد بەڕێز بارزانی تەقدیمی کرده بوو ئیتر نەخۆش کەوتن چی وتیان بۆ دەرس ئەمە باشە با قەوڵی بکەین باش هاوڕێی خۆشەویستم کەمالی عەبەی نازێک زۆر کارا بوو لە ئیشی تەحنیت پێڵێن وتی ئاغا تۆش یارمەتیم بە ئەوە منم یارمەتی ئێم ئەو کوڕەژ ناوی مەجیە لەوێ کارگوزار بوو ئەویش یارمەتیان لەو حاڵە کە کەوڵ یەکەین ئەو وێنەیەمان گرتووە ئاجینا خۆ ڕاوچی نەبوویت نەوەڵا ڕاوچی زۆر باشە کەواتە تۆ حەزیش لە ڕاویش ببێ ناتوانانی بیکەی لەبەرەوەی زەرە لە سامانی نەتەواتیمانە وەڵایی ئەوەی ڕاستی بێ کۆتایی ساڵی خوێندن بوو باش لە زانکۆی سلێمانی 11 4 69 ئەوە لەوێ من سرودی نەورۆزەڵێم باش
یعنی دەنگە خۆش بوو لەوانەیە خۆ ئیشڵا گۆرانیمان پێ نانا گۆرانی پێ ناڵم بەناوەکە جێوتیانە بێتەوە بەس پێم وابێ ئەمە یەکەم ئەوە شەوکە ڕەش ئەمە نەروەندی خوالێ خۆش شەوکەڕەشی ئەمەش کاک سەلاحی برایەتی ئەو کاک سەلاحی برایەتی لەم لا شۆ مامەسا هەمەساییە سرودی نەورۆز شیتایە سرودی نەورۆز بەڵێ بەڵێ یەک بڵین یەکەم دەرکەوتنی هوەری تۆ بە شێوەیەکی فەرمی بووە لە ئامادەی سلێمانی لەسەر سلێمانی مەری کەریماغا هەرتەنیا ئەکتەر نەبووە بگرە با بڵێن بەرانی بێژیش بوو هەشتی ساڵی 1970 بەڵێ بەڵێ ئەوە خۆ دەزانی جەنابی مفەتی چێشخانەیە بوو زۆر سوێن دەخوارد بەس قبری فاتیژم خۆشکرد وە نەبوو بۆ چی بوو ئەوە سوێنە باسی وەڵایەتر بۆ خۆشی ینی ئەگینا فاتمەخانێک نەبووە خوشکی بێ خۆشی باشە بۆی بینەرە ئەو شتیان لەلا ڕوون بێت 1976 بەڵێ ئەوە خەج و سیامە 1970 ئەوە شانۆگەری خەج و سیامەدا بە هاوبەشی هەردوو تیپی زانکۆی سلێمانی و تیپی پێشڕەوی شانۆی کوردی لە هۆڵی سەلاحەدین ئاغا ئێستا لە زۆر جا کە باسی تۆ کرێ لە هەر مەجلیسێکا کە منی لێ دانیشتە بم ئەڵێن باسی هونەرمەند عومەری کەریماغا ئەڵێن وەساسڵێوە بەڵێ باش تۆ خۆت باش دەزانی هەر کەسێک هەر ئەکتەرەی بە شتێک تۆش بۆ وەساسڵێوە ناو دەکرد ڕاستە فەرمووی باسێکی ئەم کاراکتەرەمان بۆ کە ڕۆژی 6/1976 ئەم وێنەیە لە بەغا گرتو بەڵێ شانۆی پاڵتۆ بەڵێ وایە ئەو وێنەیە دەوری وەساسڵێوە هەبوو کابراایکی خەیاد و ڕەنگەی جەنابشتان دراماکەتان دیبیێوانە دوای ئەوەی کە پەخش کرا لە کەناڵە خەڵکانێکی زۆر دەستخۆشیان لێکردم پیاوێکی ئەرمەنیت لێ پیاوێکی ئەرمەنیم لە ڕاستیە ئێمە دەروداوسەکانمان زۆربەی مەسیحی بوون لە دیانەکانی سلێمانیەکان لەگەڵ ڕێزما بوویان زۆر خۆشەویستن زۆر خۆشەویستن زۆر بێوەین بەڕاستی زۆر جێگای زۆر سلێمانیان خۆشەوێ زۆر سلێمانیان خۆشەوە هەر خۆشیان ئەهلی سلێمانین و هیچ جیاوازیان لەگەڵ ئێمە نییە ئەمجا زمانەکەی ئەوانم تۆزێ ئاوا هێنا بۆ ناو ناوانەوە یعنی لای خۆمان ئەڵێ هێشا زمانی پاک نەبووڵێ تو ئەو کونزل لە خۆت هەیە بچنوانە ئەوەیە تابیراتە ئەوە وێنەیەکی تری ئەمە وێنەیەکی ترە هەر پاڵتۆیە من و بەڕێز مامەسا ئەحمەد سالاری لە دوکانەکەی تۆی خەیاتیەکە با بڵێ لە ناو ستۆدیۆیە بەڵام ناو ستۆدیۆ چکە کامێراوشت بەڵێ وایە لەگەڵ ئالەتی مۆسیقالە چی ئەزانی لێ ئەوەی ڕاستی بێ کاکە ئاسۆ لێن نەشارمەوە ئەوە چەند ساڵێک کە سازێکم هەیە باش هەر دنگە دنگی پێکەم مستەفاوان پیانزانیەوە کە تۆ بەخوا ئەیزاننەوە فێڵزانن بە دوای منە لێرە خۆشەویستیانە مێرولەن بە دوای شەکرا باشە ئەمە ژوێنەیە کە ئەم وێنەیەمان بۆ باسکە بۆچی تۆ لێرە ژەنیاری ئەوە نییە کاکە ئەوە لە سەرسیر لەسەرسی لە سەیرانێکمان کرد 25/6/70 بەڵێ ئەوە لە سەرسیر وەکو تیپ چوون بۆ سەرسیر خوافیکە ئەوە سالاری هەمە بچکووە و ئیترەوە هەمەساییە و کەمالیا و ئیتر بەندەشی تایە و کۆمەڵی کەسی باش ببینە سەر مۆزوعێکی تر کە حەزەکەم باسی بکەین بڵێ تۆ ئەسب سواری چۆنی وڵا باش نیم کە پیاسواری پاسچیل بۆ ئەسپی بۆچی حشتر سواری حشتر سواری ئەوەی ڕاستی بێت چوین بۆ قاهیرە لە قاهیرە کەواتە باسێکی ئەم وێنەیەمان بۆ کە ڕۆژی 3/4 لە میسر لە قاهیرە ئەو من بووم حاجمەکی بوو چون بۆ لای ئەهرامات ئەو شتێک کە لە پشتمانەوەیە پێڵێن ئەبولهۆل ئەو ئەبولهۆلە چۆن ئێمە لێرە مەناڵی پێ ئەترسین ئەڵێن گورگاکە ها خێوەکە ها دێوەکە ها لە میسر عادەتیانە کە مناڵێک هین بکەن ئەڵێن ئەبولهۆلە بۆ بانگەکەم واکەم تەب ئەنەوە شتێکی باشیش نییە بۆی مناڵەکان فێری ترس نەبن ئەوە زۆر خەتەرە ئاغا بابینە سەر مۆزوعێکی زۆر گرنگ چییە بە خاتی خۆ تۆ لە کۆڵانە ناپیان نەوتوی ڕەزاخواتەوە تو خۆ وا احترافت کرد باش ئەی قەت ئەو کاراکتەرە پێوی تو ڕەزاخواتەوە ناوەڵا ئەوە شیرینی خێزانمە باشە تۆ باسێکی ئەمەمان بۆ بکە وەڵایی ئەوەش یعنی ئەوەی ڕاستی بێ بە حەز و حەزکاری نەبوو بە تێکەڵاوی خێزانی دەدی خۆوتە دادگاییکردن نییە بەڵام
ئەمە بە خۆشەویستی شتیوانە نەوەڵە ئیتر ئاغا تۆ شەرمن بووی. ڕازان شتەکە ڕوویاوە ئاغا تۆ شەرمن بووی ئەوە ڕاستە بەخوا زۆر شەرمن بوو بەڵام ئەمە هیچ حەزێ شتێک نەبوو وەڵای حەزم مەزمان نەبووە چونکە خۆ دەزانی ئێمە ئەو وەختە ڕێزم هەیە بۆ دڵداران و عاشقان بە هیچ غەرەزێکەوە ئەم ماڵە و ماڵمان نەکردووە هەموو خەڵکیمان بە کەسوکاری خۆمان زانیوە وە لەو خۆ لە عاشقیشە تا ڕادەی گوناه نییە ژیان خۆی بریتە لە عاشق هەموو شتێ عاشق نەبێت معنایەوە عاشق نەبی هیچ عاشق نەبی معناوی ئەمە شایی تۆیە ئەمە شایی منە ئەو کابراەکە دەوەڵەکە لیا نایمام عەلیە ئەوەش خزم کەسوکارم بە دەوری هەڵە ئەمەی با بڵێن تاجەکەی لەسەرایە شیرین خان گلەی ئەوەی لە تۆ کرد دوای ئەو هەموو چەند ساڵە حەزەکەم بە باشە دەی مش ڕۆژێ لە ڕۆژان بە تۆ یەکەم ها لەیرا زۆر باش ئەز مشکلەکە لەوانێم چیڵی گەرنی ئازابێ بەس لە شایەکە لە لامەوە دانانیش ئەوە عەجوول بوو دانانیشت ماخۆلانم پێکەوت ناڵێ ماخۆلان ئەوەی عەجوول بوو فرسەت نەما بۆی کە وێنەیەک بگرین بەیەکەوە وایە لە ماخری خوددا هەر هەمانە وێنە ئەزانم لە بوو شتێک بەڵام بۆچی ئەو کاتە ئەو وێنەیەتان نەبوو وەڵاهی تر سوزانم گونجاوە ڕەخساوە ڕێنەکەوتووە یعنی شتێ لەو بابەتە باشە ئیتر تۆ بۆ تاوانباریشمان یعنی تۆ دوای ئەو چەندین ساڵ دەتوانانی ڕستپێکی لەگەڵا بگری کە عەجوولی و نەما وایە ئەمە ژوێنەیەکی تری جەنابتە لەگەڵ شیرین خانە بەڕاستی شیرین خان ژنێکی میوان نەواز دڵکراوە و ئەوانەیە بەڵام پێشوەی بینە سەر وێنەی مناڵەکان بەڵێ وێنەیە دوو کەسە نووسون ئەمە چیەوە خەوی لێخستون وەڵایەوە هیلاک بوون ئەمە ئەوەی ڕاستی بێ ساڵی 79 لەگەڵ بە ڕێزان حاجی مەکی و سەلاحی ئەبەفیتەر چوون بۆ پۆلۆنیا ئەمە پۆلۆنیا بەڵێ و پۆلۆنیایە وارشەوە لەوێ بووین کاکسەلاحیش ماوە کاکسەلاحیش ماوە نەخۆشە خوارەشی پێکە حاجی مەکیش بە خوار نەخۆشە خوارەشەڵا باشە بن ئیتر لە شوقەکەی منان خۆیان شوقیان هەبوو هەر لای تۆ ئیسراحە دەکەین وەڵایەتی لێت بوو بە ماڵاقە وتم من تەکێم دانا وەڵاکە خەویان لێکەوتم با فرسەتیان لێ بێنم ئەوێ نێم گرت باشە ئاغام لێ پرسیارێک لێ بکەم باش ئاغا ئەمانی چێن ئەمە جۆرجیایە لەسەر کۆرنیشە لەسەر دەریای ڕەشە جا ئەم شتانیان دروست کردووە لەوێ بۆی سەرنجی گەشتیاران ڕاکێشن خەڵکانێکیش حەزەکەن کەوا وێنە لەگەڵ ئەو شتانە بگرن ئەو تەفانە بگرن منی جاوە بە هەلم زانی وێنم کرد بەڵام منیش پێم خۆشە هەندێک وێنە هەیە ئەمە چێ ئەوە مامەسا باجەسایی کابانە مامەسایەکی قەدیم و قەدیر یەکێکە لەو مامەسایانی کەوا لە کاتی خۆیان جێدەستی دیار بوو لە پەروەردە و فێرکردنا ڕاستی هەزار جار ئەمە شوێنەیەشی تراخە ئەوێ وێنەی منە و هونەرمەند شاعیر خوا لێ خۆش بوو خالید لێرە ئیتر سەردانم کرد و هەواڵی تەندروستیم پرسی ئاغا ئەم وێنەیە بە بیجامەوە لەگەڵ یەک مناڵێکایە ئەمە لەگەڵ چا ئەوە کەناری کچمە کەنارخانی کشتە لێرە ڕێز و خۆشەویستی بۆ کەنارخان ئەم وێنەیە شوێنەیەشی جوانەوە ڕاستی حەزەکە ئەوە کاژاوی کوڕمە لەگەڵ مناڵەکەی لەگەڵ خێزانەکەی سڵاو بۆ کاکە کاژاویش بەڕاستی ئەوە هاوڕێکی خۆشەویستمانە وێنەی تر زۆرن ئەمە چێ ئەوە وێنەی کەریمی کوڕمە لەگەڵ کەریم ئاغای دووەم کەریم ئاغای پێش یاڵێن کوردۆ بەس تازە بە کەریم ئاغاکە ڕۆشتەمە عەلاقەمان نییە ئەمە وێنەیە کە خۆ کردووە بە فەرش بۆ ئەم مناڵە مناڵی کێ وەڵا مناڵە کەژەی کچە زامە ئەمەش کچە زاتە ژینوێ ئەفم کە ژینوێی کوڕەزامە ئەوەی کەریمی کوڕم تەوانەوش بابی زانید کەریمی کوڕم تەوان کەماجەژەنێکی باشە هونەرمەندێکی بابڵین نادیارە بەڵام لە کاتی خوا ڕۆڵی خۆی هەبوو سەشەر بە دووار ڕێکەوتووە دایکی کەریم ئاغای دووەم بەڵاتە شیرین خان بەڵێ قەت لایلایی بۆ نەکردوی تۆ نووسبی بۆ من بەڵێ نەباخەوە بۆچی تۆ بەیان کردویت نازانم ئەمێنەیە چییە
وڵایەتە خەوم لێکەوتەوە تا لە بازار هاتوومەتەوە و ڕەنگهێنانم خوارد بێونێک ئینسان لە هاوینانە نانەخوایەتی گێژە بێ ئەمە بە لایلایە خەو لێ نەکەوتووە ناوەڵاوە بێ لایلایە ئەوی وەکو پێم ڕابێ باشە کاکە ئاغاجان وەڵام من ڕسمەکان بەڕاستی ڕسمی جوان لایە بەڵێ ئەم شوێنەیەک ئەم دوانێکێن ئەو وێنەی منە لەگەڵ کەژەی کچە زامە ئەوی شیروانی زاوامان ئەمە با بڵێ زاواکەتە بەڵێ باش وێنەیەکی ترمان هەیە بۆ ئەوەی بەڕاستی لێمان عاجز نەبن باش ئەمە ژوێنەیەکی جوان ئەوە لە دەباشان بوو وێنەمان گرتووە شینی خانە لە لای ڕاستەوە ناوڕاستەکەش کەژەیە ئەم ناو کەناری کچمە ئەوی کەشان خۆمە باش بەڵێ مناڵ خۆشەویستیان مناڵی مناڵ مناڵی مناڵ خۆشەویست خۆشەویست باش ئەو اعترافە تۆش کردە زۆر باش بەڵێ جەرگی جەرگم جەرگی جەرگم بەڵێ ئەم وێنەیە لەگەڵ مامەسا عومەر حەمەکەریم خوالی خۆش بێ لە پارکی ئازادی گرتومانە ئەوە کاری چییە؟ بۆ کاری وەرزشی لە سنتەری بابان بەڕێز مامەسا جەمال بابان هەستا بەو کارە کە وەرزش بۆ هەمووانە لە پارکی ئازادیە ئێمە کارێکمان کرد کەوا خەڵکی هاان بین وەرزش بکەن تۆزێ دوورکەونەوە لە منی شوونە ناو هەڵمەت ئارە وەڵی تر مش بە پێویستم زانی وەکو بۆ هاندان بۆ ئەو خەڵکە ئیتر دوورکەونەوە لە هەبوو دەرمان بە وەرزش بکەن بە نەریتێکی ڕۆژانیان لە ڕاستیە ینی تا کەی ئێمە دوای ئەو بکەین ڕێزمەی بۆ پزیشکەکان لەم یادە ڕاکەین بۆ ئەو لەو ڕاکەین بۆ ئەو لەو ڕاکەین بۆ ئەو خۆشانە وەرزش زۆر بێ نەخۆشی کەمە بێ و لێرە شامەداوان بۆ جانی پاکی بەکارە ساتی ئۆتۆمبیل وەفاتی کرد بەداخەوە ئەمە شوێنێکی ئەمە وێنەی من و شێغەنوەری شاعیرە باش هیچ شعرێکی ئەمە لەبەر نییە وەڵی شێغەنوەری شاعیر ئەڵێ بمبەنەوە بۆ سلێمانی بۆ ئەو شارە بەڕێز و بەپەرۆشە بەوەڵڵاهی ئەگەر بژمرین مردنەکەش یار خۆشە ڕاست ناکە جێمە هێڵە ئەڵێ جێمە هێڵە دڵی منە چەشنی سایەوە بەدواتەوە مەگەر هەر خاچی بەفر و خوێن جوانی وەک تۆ بخاتەوە مەخسەی سلێمان بەفرخێنی مەبەست سوور و سپیەکەی بەڵێ باش ئەمە کابراایکی تەزبیح فرۆش بوو نایکاک ساڵحە هەر لە خۆمە بە خیاڵمە هات وەڵای دیمەنەکەی زۆر جوانە بە وێنەیەکی لەگەڵا بگرم ئاخوێنی زۆر جوانە لەلایە بەڵام ئەو وێنانە ئەمە ژوێنی خو لە چەخماخەیە بەڵێ وانە بەڵێ وایە تۆ لێ خو لە چەخماخەی خۆ لە چەخماخەم ئەسڵەکەی کاک مستەفا عادیەکەی چەخماخ سازە خۆیەکا بە چەخماخ باش باشە کاکە ئاغایان ئێستا چەند لە بەیەکی پێڵاو دوو لە ڕووی بیسەر و بینە تاوان دوو لە ڕێ چلو 43 بەس ئاخا ئەمە نەچلو دووە نەچلو سێ ئەوە لە جۆرجیا ئەو شتیان دروست کردووە لەسەر شۆستەکان ئیتر لە شێوەی پێڵاوایە خەڵکێکە چێ قاچی تێخە و ینی ئەوە ئوسلوبێکی گەشتیاریە گەشتیاری ئەیانوێ بۆ هەموو شتە سەرنجە ڕاکێشن بۆ بێڵەوە بە هیوام وڵاتەکەی ئێمەش ئەوەندە زیاتر و زیاتر بە گەشتیاری بە ئەی ئاغا تو خۆت ڕەچێ بەرامبەر بە گەشتیاری وڵای گەشتیاری بەشێکە لە ژیان ئەمە هەر وێنێکی تری گەشتیاریە ئەو وێنێکی تری گەشتیاری ئەوە لە ئۆکرانیایە شاری کێف ئەو دووکی ژۆڵە جوانم دی ئەوە گوڵیانە فرۆشت و ئەوانە منیش وڵایی ئەوە نەم دیمەنەکە پێ جوان بووتم بەخوا با بۆ یادگاری وێنەیەشان لەگەڵ وێنەیە بگرن باش کاکە ئاغا ئێمە وێنە زۆر و ئەم وێنەیە بۆ پاراستووە وەڵاو زانکۆی سلێمانیە هۆڵی فارابی مناسبەت هێبوو ها لە پشتەوە ئەوسا شێرکۆ ئەوەی کەجگەرەکەی لە پشتەوە شاعری گەورەی گەلەکەمان مامۆستا شێرکۆ باش
ئاغایان ئینشاءڵڵا بەلەشی ساغ ئاوا ببینین. سپاس دەکەم. ئەمە چی ئەوە هی بەلەمی ئەفسوناویە حوتی 11 بەڵێ دەوری باپیرە کوردۆم هەبوو جا خۆشی ئەو وێنەیە و خۆشی ئەو شانۆگەرێر کە هەر لە دڵما ئەمێنێ و بەردەوامە بێ ئەوە بوو ئەو ئەکتەرانی کە بەشداریانە کرد ئەو مناڵانە بوون کە بێ باوکو بێ کەس بوون. ڕاستە من بەرپرسی کاری هوەری بووم لە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی. باش ئاغاجان ئێمە ئەماکەین بە دوابێنەی ئەم بەرنامەیە. بەڵێ باشە بەڵام هیوای تەمەنێکی زۆر بەڵام بە تەندروستێکی باش بۆ تۆ و ئەم وێنەیەشمان داناوە ئەگەر مناڵەکانی تری ناو ناوەکانی لێمان زوی نەکە ئەمەمان کردوە بە نوێنەر ئەمە ئەوە کەژیارە کەژیاری کچە کەناری کچمە باش ئیتر بە هیواین ئەم وێنانە بمێنێ بۆ ئەمان من و تۆش پێشەوەی بەرنامەکە بەجێبێڵین وێنەیەکە گرین بۆی لە داهاتووە مناڵەکانی تۆ ئەو وێنەی کە من و تۆی گرین بیکا بە وێنەکانی دوێنێ و چۆن ئێمە ئێستا ڕێزێک لە وێناناگرین ئەوانش ڕێز لە وێنەیە بگرین کە من و تۆ بەیەکوی بەس کاگاسۆجان وێنەکانی من حەقە جەنابێت یانی ئەگەر لێم قبولکەی باسی وێنە بکەیت باسی گرنگی وێنە بکەیت ئەم وێنانەی من هی دوێنێ و هی پێری و هی بەسەر پێری و چەند ساڵێ لەمە پێششا ئەبێ ئێمە ڕوونی بکەینەوە کە وێنە چییە؟ وێنە نیوەی بینینە وێنە بەڵگەیە وێنە یادگاریە یادەوەریە مێژوویە سەلمێنەرە بەڕاستی جۆرەها وێنە هەیە وێنەی ڕامیاری هەیە وێنەی بازرگانی هەیە سەربازی هەیە وێنەی کۆمەڵایەتی هەیە پێویستە یعنی بینەران و بیسەران ئەم شتانە بزانن و دوای ئەوەش هەر وێنەیە کە ئەگیرێ ئەبێ بەرواری ڕۆژەکە بۆنەکە کات و شوێنی دیاری بکرێت. ئێمە لە کۆتایە زۆر زۆر سپاس دەکەین هیوای تەمەندەرێژیکی جاریش کرد بۆ خوازین لە کۆتاییە ئەتەوێ بڵێ چی؟ وەڵای ئەمەوێ بڵێم یاخۆ ئەوانی کە گویان لەم بەرنامەیە بووە گلەییان لە وەڵامەکانی من نەبێ و چاویان ماچەکەم و سپاس بۆ ئێوەش و بۆ کەناڵەکەشتە خۆشەویستانم تا بەرنامەی شتر و کەسایەتێکی تر خواتان دەکەم.